ڕاپۆرتەکەی ئەڤین عاتامان بینی کە لە هەڵەبجە لەگەڵ خەڵکە گفتوگۆی کردبوو ڕاوبۆچوونی خەڵکی وەرگرت بوو. جا ئەمانەوێت جگە لە ڕاوبۆچوونی خەڵک لە ڕای سپۆڕێکی شارەزا کە ڕاهێنەری گەشەپێدانی مرۆیی یا زیاتر باس یاخود جەخت ئەکەنەوە سەر پەیوەندی کۆمەڵایەتیەکان و هەروەها لەو گەشە سەندنەی کە مرۆڤ ئەیکات بە پێی قۆناغەکان پەیوەندی کۆمەڵاتەکان چی بەسەر دێت ئەوە ئەمانوێت ڕای بۆچوونی ئەویش وەربگرین کە دکتۆر بەختیار تاڵەبانی ئەم بەیانیە لەگەڵمانە بێت و میوانە لەگەڵمان کە لە سلێمانیەوە لەگەڵمان بێت. دکتۆر بەیانیت باش بۆ هیواییکە ڕۆژێکی باشت دەست پێ کرده بێت. دکتۆر نەمانی سۆز و خۆشەویستی کاڵبوونەوەی پەیوەندیە کۆمەڵایەتیەکان ئەتوانین بڵین لەسەر بنەمای یاخود لەسەر بناغەی ئەو پێشکەوتنەیە کە کۆمەڵگە بەخۆیەوە ئەیبینە. بۆ نمونە ساڵانی پێشتر 50 ساڵ لەمە پێش 100 ساڵ لەمە پێش کاتێکە پەیوەندی کۆمەڵەتەکان پەیوەندی بە کار و پیشەکانەوە هەبوو خەڵک زۆر زیاتر نزیک بوو لێک. بۆ نمونە کشت و کاڵ هەبوو ئەو کاتە دوای ئەوە اینجا شۆڕشی پیشەسازی هات ئیتر پەیوەندی کۆمەڵاتەکان وردە خەریکە کەمە بێت. ئێستا شۆڕشی تەکنەلۆژی هاتووە. ئەمانەوە بزانین کارکردن لەسەر پەیوەندی کۆمەڵاتەکان پەیوەندی بۆ قۆناغانەوە هەیە کە کاری لەسەر بکەین زیاتر نزیک بینەوە لێک یا وردە خەریکە دوورەکەوینەوە و دوورتری شەکەوینەوە. سواز بۆ بەڕێزت و ڕێز و خۆشەویستیم هەیە بۆ بینەران و بیسەرانی بەرنامەکەتان. دیارە پێم خۆشە لە سەرەتا بەوە دەست پێ بکەم کە مرۆڤ ئەوەندەی کە من تۆ هەموو ئەو بەڕێزانی کە سەیری بەرنامەکەمانەکەن لە دوو بەشە پێک هاتووە. بەشێکی بریتیە لە جەستە، بەشێکی بریتیە لە ڕۆح یان هەندێک پێی دەڵێن دەروون یان هەندێک پێی دەڵێن هەست و نەست. بەشە جەستەکە ئەوە ڕۆژانە ئێمە ئیشی بۆ دەکەین کە بریتیە لە خواردن و لە خواردنەوە و لە پارە پەیداکردن و لە کاسبی و لە دابینکردنی سیارە و خان و ڕەفاهیەت و هەموو شتانە کە پەیوەندی بە بەشە جەستەکەەوە هەیە و ڕۆژ بە ڕۆژ بەرەو پێشترە چێت و ڕۆژ بە ڕۆژ ئەتوانم بڵۆم مرۆڤ بەرەو ئیسراحەت بوون و بەرەو ئاسوودەبوون ئەچێت لەو ڕوانگەیەوە کە دابینکردنی پێداویستیەکانی جەستەیە. بەڵام بەشێکی تری کە گرنگ و مهمە کە بەداخەوە لە کوردستانی خۆشمان و لە جیهانیشا زۆر جار کۆڵە فەرامۆش دەکرێت کە بریتیە لە بەشە دەرونیەکەی بەشە ڕوحەکەی. ئەم بەشە هەموو کتێبە زانستیەکان هەموو توێژینەوەکان دەڵێن بەشە دەرونیەکە زۆر جار گرنگتر و مهمترە لە بەشە جەستەیەەکە. ئەوە بەشە دەرونیەکەیەکە دەتوانرێت لە ڕێی کۆمەڵێک کایەک گرنگ و مهمە کە گرنگترینیان کە لێرەوە دێمە سەر پرسیارەکەت بریتیە لە پەیوەندی واتە بەشە دەرونیەکە بۆ ئەوەی ئەپدەیت بێ، بۆ ئەوەی ئاسوودە بێ، بۆی چێژ لە چواردەور وەرگێ و چواردەور چێژ دەم وەرگێ، بۆ ئەوەی ئەفکار و بیر و بۆچوونی جوان وەرگێ، بۆ ئەوەی داهێنان بکات، بۆ ئەوەی بیر و بۆچوونی وابێت کە هوەری هەڵس و کەوتکردن لەگەڵ مەعاناتەکانی ژیانە جێبەجێکا، بۆی فێری هوەری بڕیاردان بێت. ئەمانە هەمووی کە بەشە دەرونی و بەشە ڕوحی و بەشە بریتیە لە بەشە مێشکەکە کە زۆر جار وەکو سۆفتوێری کۆمپیوتەرێک کار دەکات پەیوەندی بە بەشە کۆمەڵایەتێکەوەیت. ئەمجار لێرە دێمە سەر ئەم بابەتە کە لەگەڵ زیادبوونی تەکنەلۆژیایە، لەگەڵ بچووکبوونەوەی خانووەکانە، لەگەڵ زیادبوونی وەسائلی پەیوەندی دروستکردنی مرۆڤەکان لە جیاتیەوەی فەیس تو فەیس ڕوبەڕوو بێت. ئێستا هاتە ئیمەیل و هاتە جیمەیل و هاتە تەلەفۆن و هات بەوەی کە با بڵێن بە لایڤێک یان بە سەیکردنێکی ڤیددیۆیەک بۆ سەی لەگەڵ قسەکردن لەگەڵ یەکێکە عادەتەن ئەو پەیوەندە کۆمەڵایەتانە بە مروری زەمن کەمی کردووە بەداخەوە کە هەموو کەسە شارەزاکان لە بواری دەرووناسیە دەڵێن بە حەیاتی نامەیەک یان کورتە نامەیەک و یاخود نادنی ڤیددیۆیەک یاخود تەنانەت قسەکردنێکی سارد و سڕشتانی ئەوە نادات کە خێزانێک پێکەوە دادەنیشن و پەیوەندی کۆمەڵایەتەکان دروستەکەن. یان کچ و کوڕێک لە ئەوروپاوە دێتەوە بۆ کوردستان نیو سەعات سێ چارەک و کۆڵە کفتەیە شفتەیە لەگەڵ دایک و باوکیان دەخوات. یان بۆ نمونە کچ و کوڕێک بۆ نمونە سەردانێکی دایکیان دەکەن یان باوکیان دەکەن یان باوکیان تەنان سەردانی کچە بەشوکردووەکە یان کوڕەکەیان یەکەن کە ژنێناوە. کاتە پەیوەندی کۆمەڵایەتەکان ڕۆژ بە ڕۆژ لەگەڵ زیادبوونی کاتژمێرەکانی کاتامە لە برای خۆت وەرگرە. چکە ئەگەر دیقەت بدەیت جارانی خەڵکێک لە هەندێک شوێنە ڕەنگە پێویستی بۆ بێت لە ساڵێکا 3 مانگ 4 مانگیش بکات، ساڵەکان مانگەکانی تری ساڵ پێویستی بە هەوڵێدا ئیسراحەت بێت. ئێستا داڵ بۆ داڵ پێداویستی ژیان ڕاوە دینار کە و کۆڵە مەعیشەتی ژیان وای لێ کردووە سەرەکەی گەنجێکی جوان و ئەزیزە کە سەیری بەرنامەکەی من و تۆکە داماوە لە جیاتیەوەی 6 ساعت ئیشکات 6 ساعتی بێ ئیشکات دەبێت 2 شەفت ئیشکات بۆی پێداویستیەکان و ئەو تەڵەبیاتانی کە ئێستا ژن هەیەی ماڵ هەیەی خێزانێتی
مناڵهەیەتی دابینی کاکاتێکم کاتەکانی تەمەەن زیاد بووە. دووەم خانووکان هێوا شێواش بچووک بۆتەوە. خانووکان جارانی ئەگەر ئێمە ماڵمان لە لادەیەک یان لە ناحەیەک لە شارێک بوو بێتین 300 متر 400 متر بوو لە دیواری ماڵی ئێمەوە دیواری ماڵەکانی تر دیار بوو لە سەربانی ماڵی ئێمەوە سەلام و کەلامانە کرد لەگەڵ برادەرەکانمانە. ئێستا لە شوقەیەکی 100 متری 120 متری هەمووی بۆ کۆڵێت عەزلە و کەمتر یەکتری دەبینن. خاڵی سێم کە زۆر گرنگ و موهیمە ئەویش ئەوەیە کە لۆدی ئەو شتانی کە لە ژیانە هەیە کە تو هێوا شێواش لە قاڵبدانی مرۆڤەکانە ینی بەختیار کاتێکی بۆ دیاری کراوە گە دەوامی زانکۆی یان پەیمانگای یان عیادێکەوەتە من چەند سعاتێک لە داڵ بۆ داڵ لە سعات بۆ سعات لە فلان کات بۆ کات دەبەستریتەوە. بۆیە ڕەنگە جاران ئەوە نەبوو بێت خۆتان چاکەزان نە بەسمە هەبوو نە پەنجەمۆر هەبوو نە ئەوە هەبوو. بۆیە پەیوەندیەکان لە لادەیەکا بوو بینای لە کانیەک دەیبین ئەگەر نەبینای لە مزگەوتەکە دەبین ئەگەر نەبووایە دوایی لە ناو بازار و لە ناو بۆ نمونە لە دوکاندارە بین. بۆیە ئەو وەسایلانە ئێستا کەم بۆتەوە. باشە دکتۆر لەلایەکی تریشەوە خودی ئێمە هۆکارێکی ترین بۆ ئەوەی کە پەیوەندیە کۆمەڵایەتەکان کاڵ ببێتەوە ڕەنگە بتوانین سەردانی کەسێک بکەین بەڵام خۆمان بەم تەلەفۆنە یاخود بەم ئامرە زیرەکەی کە لە بەردەستمانە ئیکتیفا بکەین بڵێن بەسە پێویست ناکات جاران ئەگەر بووکێک ئەگوازرایەوە هەفتەیان بۆ ئەکرد پۆیلانەیان بۆ کرد بۆ مناڵەکەی نازانم مەسێم ڕۆژەیان بۆ کردیان ئەگەر کەسێک وەفاتی بکردایە سێ ڕۆژەیان بۆ کرد هەفتەیان بۆ کرد چلیان واتە خودی ئێمە سە پێمان خۆش ئەگەرە چیتە شێڵە شکر بۆ خوا دەی تەعزیە ئەوە نەهینی نەماوە هەر یەکەم ڕۆژ و دووەم ڕۆژ تەواو بێ حەفلەشتیش ئەوەی نەماوە هەر بچۆ سەردانەکەی کە هەدیەکەی بۆ دابنێ و تەواو. خودی ئێمە لەلایەکەوە هەوڵی ئەوە دەین ئەمانە خۆ پێڵێن پەیوەندی کۆمەڵاتی تر پەیوەندی کۆمەڵاتی چیە هەرەوەیە کە لە تۆ لە شادیەکە لە غەمێکا لەگەڵ کەسێکا بی یان سەردانێکی بکەیت خۆمان لەلایەکە هەوڵی ئەوە ئەین کە ئەو پەیوەندیانە کورتتر بکەینەوە لەلایەکی ترشۆ گلەی ئەوەکەین کە پەیوەندی کۆمەڵاتەکان کاڵ بۆتە و سیلەی ڕەحم نەماوە. شارەزایان لە بواری کۆمەڵناسیە دەڵێن لەسەر گۆی زەوی هەر بابەتێک کە ڕوو دەدا ئەتوانین بڵێن دەرەجەیەک ڕقم یەک مرۆڤ خۆی سەبەبکارە ینی هەر شتێک کە ڕوو دەدات ئەگەر نەخۆشی دەرونی زیادە بێت ئەگەر ڕێژەی تەلاق زۆرە بێت ئەگەر ڕێژەی خیانەت زۆرە بێت ئەگەر ڕێژەی جیابوونەوە زۆرە بێت ئەگەر ڕێژەی دوورکەوتنەوەی مرۆڤەکان لەکتی زۆر دەبێت هەمیشە ئەوان دەڵێن دەبێت یەکەم جار عاملە ڕئیسەکە کە بریتێ لە مرۆڤ ئەوە دەستنیشانی بکەین و منیش لەگەڵ تا متفقم کە مرۆڤ بۆ خۆی هۆکارێکی گرنگ و مهمە بۆ ئەم پەیوەندیانە ئەمی جاری وایە مرۆڤەکە بەشێکی خۆیەتی بەشێکی چواردەوە ینی کوڕ و کچێکە لەگەڵ من و تۆیە گەورە بووە بۆیە هێواش شێواش لە دایکی دەچێت لە باوکی دەچێت وەکو ئەوان ناکۆمەڵاتی و ناجتیماعی دەبێت کوڕێکە یان کچێکە بۆ نمونە لە شوقەیەکی وەکو ئەم بینایی کە من ئێستا قسە لەگەڵ جەنابتانەکەم باڵەخانێکی 12 قاتیە 5 ساڵە 6 ساڵە 10 ساڵە ماڵی لەولاچێ لە بینایەکی ئاوا بێت لە ژیانە نە لە جەژنی قوربانە نە جەژنی ڕەمەزانە نە هاوسێ و دراوسێک جەژنە پیرۆزەی لێکردووە نە ئەم بە باوکی بە زەروری زانی و بڵین با بچین هەواڵێکی هاوسەکان پرسین لەبەرەوە ئۆتۆماتیکیان دەبێت بە بەشێک بە بەرمەجەیەک لە ژیانی بۆیە کە من مەسەن ئەگەر کوڕێکی ئەم شوقەیە بم دەچم لە شوێنێکی تر کە ماڵ و خێزان دروستەکەم هەمان بەرمەجە تەطبیقەکەم بۆیە بە خەتێرەکەی و بێتاقەتیەکەی و بە کۆڵێت ناخۆشیەکەم حاڵەتە ئەوەیە کە ئەم هێوا شێواش گەورەکانم ئاوە دەڕێژن هێوا شێواش ئەم حاڵەتە خەریکە دەبێت بە زۆرینە ینی من و تۆ ئەگەر لە جەژنێکە لە دەرگایەکی هاوسێ ماڵ بدەین ڕەنگە شاز بین ڕەنگە هاوسێ ماڵ دەرگاکە بکات و برادێک باسی کەوتی لە جەژنێکا دامن لە دەرگا وتی خاوەن ماڵ خەجاڵەتی کردوتی خێری شەڵات چۆنیەوە هاتون وتم وەڵا خێرە بێ شەڵات دووەم ڕۆژی جەژنە بەس بۆ جەژنە پیرۆزە هاتین بۆ لەبەرەوەی ئەم کە چووە دای لە دەرگاکەی ئەو بۆ جەژنە پیرۆزە ئەم بۆتە شاز یعنی زۆرینەکە لە ماڵی خۆیان دانیشتووە کفتە و شفتە و کوبە و کۆڵە شیرینەکەی خۆیە خوا ئەم بۆتە شاز کە کاتەمە بەستم ئەوەیە کە ئەگەر وای دێبێت یەکێک ئەگەر سەردان بکات کەمە خەتەرەکە لێرە ئەگەر یەکێک سەردان بکات ئەگەر یەکێک داوەتێک ڕێک بخات ئەگەر یەکێک شتێ ئەم نیشانی پرسیاری لەسەر بێت خزم و کەسوکار بڵێن دیارە مەبەستێکی هەیە بۆیە ئەم خەڵکە کۆکاتەوە دیارە بە تەمای کچی فڵان ماڵە بۆیە زوو سەردانیانەکات دیارە مەسلحەتێکی هەیە بۆیە هاتووە ئەگەر نا لە چی ئیشێکی بە ماڵی ئێمەیە ئەمە بۆ خۆی خەتەرەکە لێرە کاتە مرۆڤەکان جا مرۆڤەکان من و تۆینیان ئەو کەسانەی کە لە چواردەورمانە بەداخەوە هۆکارێکی ڕئیسیە بۆ کاڵکردنەوەی ئەم پەیوەندیە کۆمەڵاتیە. باشە دکتۆر ئەتوانین بڵێن هۆکارێکی دیکەش ئەوەیە کە بۆ نمونە ئێستا لە ناو زۆربەی وڵاتان و تەنانەت لە ناوچەکەی خۆشمانە ئەوە هەیە کە
ئەو بابەتانی کە بابەتی سیاسین بۆ نمونە دروستبوونی حزبێکی زۆر ئەم کۆمەڵە لە کۆمەڵێکی تر جیاکاتەوە زۆنی فلانەوە زۆنی فلانە بەڵام لەلایەکی ترەوە بینی کە بابەتێکی نیشتیمانی خەڵک کۆکاتەوە بۆ نمونە ڕفراندۆم ئەمانتوانی بە وەکو پرسێکی نیشتیمانی بینیمان کە پەیوەندی کۆمەڵاتەکانی چڕ کرد لە هەر شوێیەکی کوردستان بۆ خەڵک پێی خۆش بۆ ئەو بابەتە بەڵام لەلایەکی تریشەوە ئەم پرسانە بوونێتە هۆکارێکی دیکە بۆ ئەوەی کە خەڵک لە یەکتری دابڕێت و ببنە چەمبەرەیەک. ئەگەر بینە هۆکارەکان خانمی بەڕێز پێم وایە توانین کتێبی لەسەر بنووسیانی بەشێکی بریتە لە دەمەدەمە و بەزم و ڕزم و قسە و قسەڵۆک و دوژمنایەتی دروستکردن لەلایەن حیزبەکان و لە بینی شارەکانە لە بینی قەبیلەکانە لە بینی عەشرەتەکانە لە بینی گەرمیانی و کوێستانی و شارباژێڕێک و لەگەڵ هەولێریەکە هەولێریەک لەگەڵ بادینیەک لەگەڵ یەزیدیەک لەگەڵ مسلمانێک لەگەڵ کاکەیەکە کەواتە ئەمەش بۆ خۆی حاڵەتێکە کە بەداخەوە ئەمە حکوومەت زۆر جار هۆکارێکی ئەساسە. خاڵی دووەم کە گرنگ و مهمەکە من لێرەوە نەسیحەتم بۆ حکوومەتە حکوومەت زۆر جار هۆکارە بۆ کارکردنەوەی ئەم بابەتە ینی بۆ نمونە تۆ دیقەت بدە لە شارەکانی کوردستانی خۆمانە قیتارێک نەیە لە بینی شارەکانە مینی پاسێک یان پاسێکی جوان کیلەی تەرتیباتی مەزبوط نییە کە کار ئاسانی بکات بۆ گواستنەوەی خەڵکەکان کە بە تەبرید و تەرتیبات و حکوومەت ئەمەی بکات و هۆکارێکی وەسیلەیەکی تر نییە کە کار ئاسانی بێت بە سعرێکی مناسب ینی عادەتەن لە وڵاتان لە سویدا لە فنلندا لە هەندێک وڵاتی ترە چۆن شیمال و جنوبەیەکەوە بەستن چۆن شەرق و غەربەیەکەوە بەستن ینی من لە هەندێک بەحث و توێژینەوە خوێندومەتەوە حکوومەت جاری وایە لە وڵاتی فنلندا یان لە وڵاتی بۆ نمونە دانیمارک وتێتی ئەم بەشە تۆزێک عەزلە هەستەکەم خەڵکەکەی تێکەڵاوی ناو شار و مەملەکەتەکانی تر نابێت هاتووە مترۆیەکی بۆ داناوە قیتارێکی بۆ داناوە تەرتیباتێکی بۆ کردووە بە بۆنەی ئەوە بە سعرێکی مناسب بۆیە خەڵکەکەی زیاتر هاتووە بۆ شارە گەورەکان خەڵکی شارە گەورەکانش بە ناوی گەشت و سەیران و سەردانی ئەو شوێنیان کردووە کەواتە ئۆتۆماتیکیان پەیوەندی کۆمەڵاتەکان دروستە بێت یانی تۆ گەر دیقەت بدە حکوومەت ئەگەر مینی پاسێکی زۆر جوان و نایب دانێ بڵێ لە سلێمانیەوە بۆ تەوێڵە و بیارە بە 5,000 دینار ئەڕۆیت بۆ نمونە بە 7,000 دینار ئەڕۆیت و دێتەوە گە حکوومەت عەقڵی بەمەیە بشکێت ئەو وەختە من دڵنیا دەکەم هەر زۆر ئاسران هەیە خەڵک لە سلێمانیەوە بۆ نان و کەبابێک چێ بۆ تەوێڵە و بیارە ساعات 8 و 9 شەو دێتەوە کەواتە جاری وایە وەسایلێک نەبوونی وەسایلەکان کە حکوومەت دابینی نەکردووە و حکوومەت بیری لێ نەکردوێتەوە ئەوە هۆکار ینی منێک کە خەڵکی سلێمانیم ینی جاری وایە بە 2 ساڵ بە 3 ساڵ ڕێم ناکەوێتە قەرەداخێکە لە هەمووی تقریبا 40 دقە لێمە دوورە بۆ لەبەرەوەی کە بە سیاری خۆتە ڕۆی ڕەنگە بەزینی زۆر تێبچێت و ڕەنگە ڕێگاکەش وەکو پێویست خۆش نەبێت و حکوومەتش وەسایلی حازر نەکرد کەواتە خەڵکێکی قەراخیش ڕەنگە وەکو من ئەگەر زەرور نەبێ بە 2 ساڵ نەیە بۆ سلێمانیان بۆ شوێنێکی دەکاتە ئەمەیە پەیوەندی کۆمەڵایەتەکان کەمێتەوە جامە چی جای بوو ئەوەی کە من لە خەڵکم بیستۆڵە دکتۆر جان وڵای من کچین خێزانم هێناوە خەڵکی بۆ نمونە مەسەلەن خەڵکی شارباژێریان خەڵکی پێنجۆرە بەخوا مەجبورین 2 مانگ جاری ئەڕۆین چکە ڕێگاکە ناخۆشە کەواتە پەیوەندی کۆمەڵایەتەکان فرەهۆکارە جاری وایە تەنانەت نەبوونی وەسائلی گەیاندنیش هۆکارێکە کە وەکو باست کرد هەموو ئەو هۆکارانی تریش کاریگەری هەیە. باشە دکتۆر لەلایەکی ترەوە بابین لەسەر پەیوەندی کۆمەڵایەتەکان لە ڕێی سۆشیال میدیاوە ڕەنگە ئێمە زۆر بە شێوێکی نەرێنی سەیری پەیوەندی سۆشیال میدیایی بکەین بەڵام لە هەمان کاتیشە ڕەنگە لە هەشتاکانە ڕەفیقێک کە یەکێک لە دهۆکە بوو یەکێک لە سلێمانی ئەبوو زۆر بە کەمی یەکتریان ببینایە یان هەر خۆ بەنامەی لەگەڵ یەکتری قسام کردا بەڵام ئێستا من پەیوەندی کۆمەڵایەتیم هەیە لەگەڵ کەسێکە بۆ نمونە لە پێنجێندا ئانیشێت بۆ نمونە خەڵکێکە لە زاخۆ دانیشێت یەکتریشمان نەبینەوە بەڵام پەیوەندیکە کۆمەڵاتیمانە ڕەنگە من ڕێم بکەوێتە زاخۆ زۆریش خاتری بوێم و پێویستیش نەکات من بۆ هیچ ئوتێلێ بچم بۆ هیچ شوێنێ بچم بچم سەردانی ئەو بکەم تا چەنە سۆشیال میدیا و پەیوەندیە کۆمەڵایەت ئەو تۆڕە کۆمەڵایەتێک کە هەیە توانێتی بتەوتری بکات یاخود بە پێچەوانەوە کاڵی کردووە بۆ نمونە دایک و کچ لە یەک دابڕاون هەر بە تەلەفۆن پەیوەندی بە یەکتریەوەکەن کوڕ و باوک بە هەمان شێوە دوو ئامۆزا بە هەمان شێوە تا چەنە ئەمە کاریگەریە پەیوەندی کۆمەڵایەتەکان بۆ کەسە غەریبەکان باشە یاخود پەیوەندی کۆمەڵایەتەکان بۆ کەسە نزیکەکان کە چۆنەڵێ خوێن و گۆشتی یەکن سوودی زیاتر هەبووە بۆ کامیان باشترە و بۆ کامیان زیانی هەبووە خۆی تەبان لەگەڵ زیادبوونی تەکنەلۆجیا ئێمە زۆر بێویژدان نەبین هەندێک پەیوەندی کۆمەڵاتی شەیە باش و چاکراوە یعنی تۆ دیقەت بدە مەسەن توێژەرێکی دەرونی کە لە شاری سلێمانیایە جارانی لەوە چێ نەیتوانێت پەیوەندی کۆمەڵاتی دروستکە لەگەڵ توێژەری شارەکانی ترە کەمە ئەمە و ڕێگایەکی زۆر باش و چاکە کە پێشنیارەکەن بۆ هەموو ئەزیزانی کە سەیرمانەکەن
سەیری بەرنامەکەکەن ینی سوود لەم بوارە وەرگیرێت ینی مەسەن من دکتۆرێکم لە بواری تیشک و سۆنەر ئەلەم دەقەیەکە قسە لەگەڵ جەناب تاکەم لە ڕێی هەندێک گروپ چات و لە ڕێی هەندێک پەیوەندی کۆمەڵاتیەوە کە لە ڕێی تەکنۆلۆژیا دروست بووە پەیوەندیەکەم هەیە لەگەڵ دکتۆرێکە لە دووەکە عزیزێکی برادریشم هەیە خەڵکی ئاکرەیە برادێکی کەشم هەیە بۆ نەڕێماحیش هەیە بکە برادەرمە لە قەتەرە برادێکی تریشم هەیە بۆسن ئەبەکریش هەیە لە یەمەنە برادێکی کەم هەیە کە مەسەن لە سوودانەکەواتە پەیوەندی کۆمەڵاتیەکان ئێستاکیە ڕاستەڵین لە هەندێک وەکو خێزان و خانەوادەکان لەبەر هەندێک مەسلحەت و لەبەر هەندێک وەسائل کەم بۆتەوە بەڵام بە عەقڵی خۆمان بە لێزانی خۆمان بە شارەزابوون لە هەڵبژاردننی شێوازەکانی پەیوەندی کۆمەڵاتەکان ئێستا ئەتوانین باشتر و چاکتری کەین ینی ئێستا جەنابەت کە هونەرمەندێکی یان بۆ نمونە مەسەلەن بێژەرێکی کە لەم بەرنامەیە دەتوانی بۆ نمونە تەنسیقێ بکەیت لەگەڵ لە ڕێی تۆڕێکی کۆمەڵاتیەوە لەگەڵ کۆمەڵی بێژەری MBC لەگەڵ کۆمەڵی بێژەری LBC لەگەڵ کۆمەڵی بێژەرە کە ئەگەر لە ڕێی زمانزانی خۆتەوە بێت لەگەڵ CNN و لەگەڵ کۆمەڵێ کەناڵی جیهانی و با بڵێن نێودەوڵەتی و لۆکەڵیشە کەواتە ئەمە گرنگ و مهمە بەڕاستی ئەلەمەیە تۆزێک جاری وایە خۆمان کەم تەرخەمی دەکەین یعنی ئێستا توانین با بڵێن پەیوەندی کۆمەڵاتیەکان لەم بوارەیە تا ڕادەیەک باش و چاک و مەزبوط بووکە مەسەلەن من گروپێکی ڤایبەرمانێ بۆ کۆمەڵی پزیشکی کوردستان کە چەند سەد پزیشێکی تێدایە ئێجاران بە هەموو حکوومەتی هەرێم نەیەتوانی بەڕاستی ئەم هەموو کۆمەڵە پزیشکە بۆ من کۆکاتەوە ئەگەر بیر و بۆ چوونێک ئەفکارێکیانە بێ من لەناو ئەو گروپەیە ئاگام لیان بێ بەس ئێستا بەڕێزێک سعات 11 شەو پۆستێکەکان لە زاخۆ ساعت 11 من بینیمە و من قسەشی لەسەر دەکەم ینی ئەو لە ماڵی خۆی دانیشتووە دیژ لەمە دەخوا من لە ماڵی خۆم دانیشتومە بە چاکەت و بیجامەوە پەیوەندیەکمان دروست کردەوە کەواتە ئەمە خاڵێکی زۆر گرنگ و موهیمەکە تەمەنا دەکەین ئەو گەنجە جوانانی کە لە بوارەکانە هێواش بەرەو پێشەچن ئەگەر لە بواری ڕاگاردنە لە بواری با بڵێن داراییە لە بواری پزیشکیە لە بواری ئەندازیاریە ئیش لەسەرەوە بکرێت کە باشترکردن و چاکترکردنی ئەم زیادکردنی ئەم جۆرە گروپانە کە لە ڕێی تەکنۆلۆژیاوە دەتوانێت زۆر باش و چاک بێت ینی تەنان ئێستا وای دیاتوە جەنابەت ئەتوانی خولێک بکەیتەوە بە ڕێزێک لە دانیمارک بەشداری بکات من ئەتوانم خولێک بکەمەوە ینی من جارێ سیمینارێک تەقدیمەکەم لە ڕێی سۆشیال میدیای خۆمەوە دوای 2 ڕۆژ بەسەن ئافرەتێکی بەڕێز مەسەن لە کەنەداوە تەلەفۆنەکە وڵات دکتۆر ئەو کێشەیەم بینی هەستم کرد ئەو بابەتی باست کرد لە منداڵەکەی منی شاید خوا خێرتەگە ئەکرێت یەک دوو خاڵی ترم بۆ بدەیت کەواتە ئێستا بە هەر تەنها دیوە ڕەشەکەی نەبینین دیوە ئیجابێکەشی کە خۆشبەختانە لە ڕێی سۆشیال میدیاوە و لە ڕێی ئەنتەرنێتەوە لە ڕێی ئەو تۆڕە کۆمەڵاتیانی کە دروست بووە دەکرێت ینی ئەوەی کە زوو دەمانوت ئەتوانین هەر ئێستش دووباری کەینەوە دەکرێت جیهان وەکو گوندێکی لەبێ بەڵام دیسان دەیڵێن بە دیوە باشەکەیە نەگەنجێک بەس دانیشێت بۆ تیکتۆک و بۆ هەندێک قسەی بێمانە و بۆ گاڵتە و خەشمەریکردن نە بزانی چۆن بەکاری دێنیت ئەم وەسایلانە زۆر باشە دکتۆر وەکو دوا پرسیار ئێستا بینین ئێمەی کورد بەگشتی خەڵکێکی یاخود نەتەوەیەکی کۆمەڵایەتین ڕەنگە ئێمەی کوردەچینە وڵاتێکی تر خێرایە بزانین یەکێک بە کوردی قساکە دەسەکەین بە کوردی قسەکردن یا زووتر پەیوەندی لەگەڵ خەڵکی ترا دروست دەکەین ئەبینین خەڵکی ئەوروپی دێتە ئێرە بەس کەمتر پەیوەندی مالە بەس کە ئێمە چینێ زوو خێرا ئەبینە هاوڕێ لەگەڵ خەڵکە بۆ خۆی ئێمە کەسێکی کۆمەڵایەتین نەتەوەیەکی کۆمەڵایەتین لە عینی کاتیشە لە بەهارانە زۆر ئەو شتەمان پێوە دیارە بۆ نمونە تا چەند دامە گرنگەکە عشیرەتەکان هۆزەکان فستیڤاڵە جیاوازەکانەکەن بۆ نمونە فستیڤاڵی عشرەتی جافۆ فستیڤاڵی عشرەتی فڵانە لە بەهارانە ئەو شتەمان هەیە تا چەند کاریگەری هەیە لەسەر تاکی کورد و پتەوکردنی پەیوەندیە کۆمەڵایەتەکان بۆ چارەسەر بۆ ئەمانە چین ئەگەر پەیوەندیەکان دیسانەوەڵم کاڵ بوونەتەوە ئەمانە بنە هۆکارێکی باش جوان ڕاست ئێمە تەمان لە شەرق ئەوسەد مەشهورە بەوەی کە ئەتوانین بڵێن قەومەکانیان میلەتەکانیان هێشتا کە کاریگەریکی زۆری ئەو شۆڕشی پیشەسازیە زۆریان لەسەر نییە کە تەواوەتی تەنها خەڵکەکە مشهوری ڕاوەدینار و مشهوری خۆی بخوات لایەزال باوک ڕۆڵی منداڵەکەیەتی لایەزار دایک هێشتا کە تەمەنی 40 ساڵە ڕۆڵی کچەکەیەتی ئەگەر دای بەشوو چۆن لەگەڵ لە پارچێکی ئاڵتونی تەرتیباتی بۆ بکات لایەزار کوڕەکە تەمەنی 10 ساڵە باوکەکە بیر لەوە دەکاتەوە چۆن خانوویکی بۆ دابینکات نزیکی خۆی بێت و هەوڵ بدا زۆر دوور نەکەوێتەوە و سەرچاوێکی دارایی بۆ پەیداکەکەواتە خۆشبەختانە ئەمەمان هەیە جا ڕەنگە بەڕێزێک بڵێ هۆکارەکەی چیە هەندێکیان تەسەورەکەم دین کاریگەری هەبێ زۆر باش و چاک و مەزبوطە لایەزار دین ئەو ئەڵقە گرنگ و موهمەیە خۆتان چاکەزانن ئێستاکێ مزگەوت ئەتوانم بڵێم باشترین و چاکترین هۆکارەکە تا ئێستاکێ لە کوردستان و لە زۆر لە شوێنەکانی شەرق ئەوسەد تا ماوەکە لە گەڕەکی من لەگەڵ کاک محەممەد کاک عالیە کاک ئەحمەدێکا یەکتری ببینم
ئەتوانم بڵم تاکە وەسیلە ئێستاکێ مەگەر تازەیەک ئەوش لە ساڵی جارێکە چەند جارێکە بۆ نمونە ڕۆدا بەڵام لایەزان لە ڕێی مزگەوتەوە لە ڕێی نوێژەکانە و لە ڕێی جەژنی قوربان و لە ڕێی جەژنی ڕەمەزان و لە ڕێی ئەو مناسەبانەوە ئەتوانم بڵم کە دین وەسیلەیەکی زۆر گرنگ و بنچینەی تیا دەبینێت ئەمە پەیوەندی کۆمەڵایەتەکان بە قوت و بێزە کە حکومەت دەبێت زۆری بکات دەبێت باشی بکات چاکی بکات. دووەم هەندێک وەسایلی تریش پەیدا بوو کە ئێستاکێ کۆکردنەوەی عەشرەتەکانە کۆکردنەوەی هۆزەکانە کۆکردنەوەی خەڵکە لە مناسەبەیەکە لە پرۆگرامێکە کە ئەمەش بە بەرنامە و بە پرۆگرامێک زۆر جوان ئیشی لەسەر بکرێت خراپ نییە. یعنی من خۆشبەختانە ئەیبینم من بۆ خۆم وەکو خۆم ڕەنگە خەڵکێک بڵێت ئەمە حیزبی لە پشتە و سیاسەتی لە پشتە گومانشم لەوە نییە لە وڵاتەیە وای لێ هاتووە لە هەموو شتێک بە گومانین بام یەک جاری بە سیاسەتی معامەرەش بین نەکەین و هەندێک جار باش و چاک و مەزبوط شانی من هەر لە مناسبەی پێشووە ماڵی خەسوو ماڵی وەسەنم خاڵ و مامم ڕۆشتونە بۆ بنی دنیا بە ناوی زەنگنەوە بۆ نمونە زەنگەنەوە کۆبوونەتەوە یان بە ناوی عەشرەتی تاڵبانی و لە شوێنێکە ئایلە و عەشرەت کۆ دەبێتەوە نانێک دەخورێ و جەوێک دروست دەکرێت ئەمە تەسەوورەکەم زۆر باش بێ بە تایبەتی بۆ جیلە تازەکانمان بۆ گەنجە تازەکانمان کە ئەلێرەش ئەکەوانەیەکم بەرێ زۆر بەداخەوە زۆر جار دیسان پیرەکانە ڕۆن حاجی کەریم و باجی ئافتا و بە باجی مەنیج ئەکەوێتە ڕێوسەرەکەی دیسان مناڵەکان لە ماڵەوە بە دیار ئایپاد و ئایفۆن و دانراوە. یعنی ئامۆژگاری من ئەوەیە کە من بۆچیمە من تازە فڵان و فیسا ڕەنگە زۆربیان بناسم وەگەر بیشیان بینم ڕەنگە ئەپدێتێکی زۆر بە قۆت نەبێ بۆ من لە چاو ئەوەی کە مناڵی ئەو بێ و مناڵی من بێت ئەویش دەبێت ئالێت دابنرێت. ینی بەڕێزێکەڵێ جۆرجار لە مناڵم گوێرە وەڵە دکتۆر جا من بچم لەوێ لە دوێوەخانێکا چی بکەم ئەوە گرنگە ئەو کەسانی کە سەرپەرشتی ئەو جۆرە فیستیڤاڵاکەن یعنی چارەشیان هەبێت بۆ منداڵ چارەشیان هەبێت بۆی کە کۆمەڵێک کورتە ڤیدیۆ بێت کۆمەڵێک کورتە مەسرەحەیە بێت کە شانۆگەری جاران تەقدیمەکران لە بینێک و بۆ پێکەنین و تەرتیبات و کۆمەڵێ مەسەن لەگەڵ یا شەخرەوەیەکی تێدا بێت لەگەڵ یا پێشبڕکەیەکی تێدا بێت لەگەڵ یا ئاەتێک دابنرێت لەگەڵ یا کۆمەڵێ سرودە کۆمەڵێ گۆرانی شتێکی فۆلکلۆری و تەرتیبات بێ مهم دەبێت بیر لەوە بکرێتەوە کە چۆن عەقڵەتی ئەو خەڵکە وەکۆڵێت هەست و نستێکی تیا دروست بێت کە بەڕاستی سوود لەمە وەردەگرێت. کۆتا من قسەم لەوە ئەوەیە هەمیشە دەڵێ حکوومەت بەڕاستی دەتوانێت ئەمانە زۆر باش و چاک و مەزبوط بکە. ئەوە حکوومەتە دەتوانێت زۆرترین فیستیڤاڵ ڕێک بخات بۆ دکتۆرەکان بۆ ئەندازیارەکان بۆ هونەرمەندەکان زۆرترین فیستیڤاڵ ڕێک بخات بۆ ئافرەتانی کە بۆ سن مێردیان مردووە و فیستیڤاڵێکیان بۆ دروستکات چۆن بکات زۆرترین فیستیڤاڵ بۆ ئەو منداڵانی کە بێباوکن بەڵام ئالەتێکیان بۆ دابنێ بۆی بزانێت کە خەڵکێک بێ لێ سیمیناریان بۆ بدات هەر کتێبێکەیە بە ناوی ئەو بێباوکانی کە ڕێڕەوی ژیانیان گۆڕی تایبەت ئەو فێیە کۆکەیتەوە زۆرترین فیستیڤاڵ بۆ ئەوانەی کە کەم ئەندامن زۆرترین فیستیڤاڵ و چالاکی و پانێڵ ڕێک بخرێ بۆ ئەو کەسانی کە دەردەدارن یان جاری وایە مەسەرن چاکبووەی شێرپەنجەن ینی زۆر جار من بینیومە جارە ئۆپرا چی کردووە بەس چی کردووە خەڵکێکی زۆری کۆ کردوێتەوە ئەوانەی کە هەمووی چاکبووەی شێرپەنجەن. ئێمە حەماسەتێک و شتێکێکی زۆر جوان دروستە بێت لە لای میلەتە جارەکەم پەیوەندێکی کۆمەڵاتی ئیسفادە لە یەکتریەکەن تۆ چۆن لە شێرپەنجەی بۆ مەمەک نەجاتت بوو تۆ چۆن لە شێرپەنجەی سوورەنچک نەجاتت بوو تۆ چیت کرد شێرپەنجەی ڕەحم و وێرکەدانت هەڵی نەدایەوە یان مانایە من لە ڕووی کۆمەڵاتی و ئیسفادەمان کرد نەخۆشەکان و تەجروبەیەکی باش و چاک پەیدا بوو و بوو بە مادەیەکی خامی زانستی و علمیش ئێمە لە وڵاتی خۆمان هیچ نەمانەی ئیسفادە ناکرێت یانی ڕەنگە نەخۆشێک لەژێر دەستی منە چارەسەر بوو بێ بەس من دوایی نەمزانی 100% هۆکار چی بوو بۆی کە ئەم لە چاو خەڵکی ترا زیاتر چاک بوو لەبەرەوەی کە هەمووی بڵاوی لێ دەکات وە پەیوەندی کۆمەڵایەتەکە دروست نەبووە. باشە زۆر سپاسی تۆکەی دکتۆر بەختیار تاڵەبانی ڕاهێنەری گەشە پێدانی مرۆیی لە سلێمانیەوە لەگەڵمان بوویت سپاس بۆ تۆ. زۆر سپاس بۆ بەڕێستە.